ئەم پەداتێکی بینن ئەمە تەبەن پێش ئەمە بە 600 دینار بۆ 550 دینار بوو ئێستا بە 750 دینار. ئەی لە چاو شەمەیە چەندێک گران بووە لە چاو یەکەم ڕۆژ کە دەستی پێکرد. تاوان لە چاو شەمە بۆ ئەم 200 نایکەی چۆتە سەر ڕسەکان لە بەرەوەی کە نییە لە بازم. ئێرە علوەی سلێمانیە بەهۆی داخستنی سنوورەکان لەگەڵ ئێراندا وای کردووە کە نرخی سەوزە و میوە بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاری بەسەرا بێت و نرخەکان بەرز ببێتەوە. ئەمە واشی کردووە کە سستی بە علوەی سلێمانیەوە دیار بێ. لێرە حاجی سەروەری لێسەروی سەندیکای علوەی سلێمانیەکان حاجی سڵاوە لێ بێ باولەوەی بەڕێزی. نرخەکان چەندێک گۆڕانکاری بەسەرا هاتووە. تاوان لە دوێنێەوە ئێمە پێشتر باسمان کرد وتمان ئەگەر حدودەکان دانەخرێ ئەو وازەی کە چەند ڕۆژێ لەمە پێش تۆزێ نرخەکان بەرز بەوە بەهۆی دۆلارەوە بوو نرخەکان ئاساییە بێتەوە نەبێت ئەگەر حدودەکان دانەخرێ بەداخەوە لە دوێنەوە حدودەکان بەعام بەڕووی ئەو بەرهەمە ئێرانیانەیە کە دێتە دەرەوە هەرێمی کوردستان قەدەغە کراوە لە ئێرانەوە کە نێتە هەرێمی کوردستانەوە ئەیبینن ئەو ڕسقەکان کە نییە ئەمڕۆ لە دوێنی شەو نییە بەرهەمەکان چیلۆی بۆ 200 دیناری زیاد چۆتە سەر. ئێستا بۆ منە پەتاتەی کە لە لامان ئەمە چەندێک چۆسە پێشتر بە چەند بوو ئێستا بە چەندە؟ ئەم پەداتێکی بینن ئەمە تەبەن پێش ئەمە بە 600 دینار بۆ 550 دینار بوو ئێستا بە 750 دینار. ئەی لە چاو شەمەیە چەندێک گران بووە لە چاو یەکەم ڕۆژ کە دەستی پێکرد. تاوان لە چاو شەمە بۆ ئەم 200 نایکەی چۆتە سەر ڕسەکان لە بەرەوەی کە نییە لە بازان. ینی 400 بۆ 500 دینار زیای کردو لە 500 دینار ئەمە هۆکاری یەکەم بەرزبوونەوەی دۆلارە ئەو بارانەش کە هاتووە کرێسارێکی زۆری لێراوە لە بەرەی لە ئێرانە کێشەی ئەوەمان بۆ دروست بووە پێش ئەمەی کە مەرزەکان داخرێ ئەو لۆریانەی کە بە بڵێن بۆ نمونە بە 50 ملیۆن هاتووە بە 150 ملیۆن هاتووە ئەمەش چۆتە سەر ڕسقەکە گرانی کرد. ئەوەی کە هەیە چی زۆر لەو سەوزانەی کە زۆر پێویستە ئەوە زۆری چوو بێتە سەر کامیان بە دیاریکراوی ئەو سەوزانەی کە ئێسەی تۆی بینەوەی کە ئێرانیە بەعام هەمی گران بووە بە دیاریکراوی شتێکی وانە بەعام هەرپازمان کرد پێشتیش گران بۆ لە ئێرانی شەرم گران بووە بەس یەک شت هەیە لێرە سپاس بخوا بەرهەمی خۆماڵی بە پێگەیشتنایە ئەو پەتاتەی منتیقەی کفری و کەلارمان پێگەیوە بەرامەکانی خوارو ناوەڕاز وەکو سەوزەکان ڕۆژ بەڕۆژ لە بەرەو زیاد بوونایە پێگەیشتنەکانە و لە بەروی کەشوەواش خۆشە ئیشەڵا بۆ چەند ڕۆژی داهاتوو ئەم نرخانە بەم شێوەیە نامێنێت بەعزە بەرهەمێک ناکە خۆمان هەر نیمانە بۆ نمونە ئەوەی کە خۆمان هەیە پێگە بە نرخەکەی بۆ دواوێ دێنەک بۆ سەرەوە بڕۆ. چ شتێک هەیە کە هەرزان بوو بێ ئەوەی کە هەرزان بووە پێش ئەم داخستنە بۆ نمونە باینجان بەعزە بەرهەمێکە بۆ خوارو ناوەڕاستەڕوە لە بەرەوەی بەرهەمی کە نییە باریکەن لەگەڵیا باینجان بۆ نمونە پێشم داخستنە بە 950 دینار بۆ ئێستا بە 750 بۆ 800 دینارە ئەمەش هاتۆتە خوارەوە. ینی باینجان تاقانەیە لەو بینیە کە هەرزان بووە باینجان و بەعزەشتی کەش هەرزان بووە وەکو میوەکانی ئەوەی کە لە تورکیاوە هاتووە بازێ پرتەقاڵ لە چەند ڕۆژی داوا پێشووترا گرانتر بووەوەی کە ئێستا داوایکردنی زیاتر بووە لە تورکیاوە هاتووە لە بەرەی لە حدودەکانی ئێران داخراوە ئێستا نرخەکەی تۆزەویش هاتووە خوارێ 50 دینارە زۆر. ئەمە هەموو فەلاحەمان هەیە ئەو هەموو ئەرزەمان هەیە کە یعنی ئەم بابەتانە بۆ لە لای خۆمان بوونی نییە ئەم هەموو بەیتی خەیارەمان هەیە. واللهی بەیتی خیارمان هەیە بەس ئێمە و بەیتەکانمان تقریبان وەک مەشکوفەکە وایە مەشوفەکە وایە بۆ بەر هەتاوەکە وایە لەبەرەوەی ئێمە لە هەموو فەستەکان نیمان هەیە ساوانی کە لە بۆ نمونە لە ئێرانەوە دێت لە هەموو فەستەکانە بەیتە پلاسیکان خاونە پلاسیکان بەرهەمیان هەیە ئێمە چەند جارێکی ئێمە هەر لە ڕووی لە ڕێی کەناڵەکانی جەنابتان و میدیاکانەوە باداوامە کردووە ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری بە خاونە پلاسیکەکان کە لە ڕووی وزە و سوتەمەنی و بەیان دابینکە ئەتوانی ئێمە لە هەر چوار فەستەکە بەرهەمی بەیتە پلاسیکەکانمان هەبێت بۆ نمونە. ئەمڕۆ چوونەتە قایمقامەتی سلێمانی کۆبوونەوەیەکتان کردووە لە کۆبوونەوە چی باس کرا؟ تەبان لەوێژ هەر چاودێری لەسەر ڕسقەکانەکان و بۆ ئەوەی کە هەوڵ بدەن نرخەکان لەمە گرانتر نەبێت و بە دوای چارەسەرێکا گەڕین چارەسەر ئەوەیە کە ئێمە لە شوێنێکەوە هەوڵبین ئەو بەرهەمانەی کە ئێستا خۆمان نیمانەوە لە دەرەوەی وڵاتیەت لە بەتایبەتی لە ئێران و هاوردەمانە کرد لە فەنفەزیچکەوە هاوردەکەی هەرێمی کوردستانەوە.